کوردستان بابەتێکی ڕەخنە ئامێز لەسەر قوباد تاڵەبانی بەناوی قوباد و دۆسەی نەوت بڵاو دەکاتەوە. لە بەرامبەر ئەو بابەتەشدا قوباد تاڵەبانی دەڵێ بە هیچ شێوەیەک حەز ناکەم وەڵام و وەڵامکاری بکەوێتە نێوانمان. هەڵۆ ئیبراهیم دەڵێ تۆ نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانیت لەم حکومەتەدا کەواتە لایەنی کەم ئەبێ بەشێک لە سەرکردایەتی حیزبەکەشت ئاگایان لە سیاسەتی نەوتی هەرێم بێت. بەڵام دڵنیات ئەکەمەوە کە نەکەر مەکتەبی سیاسی حیزبەکەت تەنانەت دایکشت کە ئەندامی ئەو مەکتەبەیە ئاگای لەو سیاسەتە نییە، تەنها ئەو زانیاریانە نەبێ کە لەوی کلیکز بڵاوی کردوتەوە. خۆت باشە زانیت کە پارتی ئاشی نەزان نییە، وەک یەکێتی و کەس بەبێ ئەمری مەسعود بارزانی هەناسەش هەڵناکێشێت. سیاسەتی ڕووخا و گەندەڵی حکومەتی هەرێم لە بواری نەوتدا کە تەنها ماڵوێرانی لێکەوتوتەوە بۆ خەڵکی کوردستان هەر بەناو سیاسەتی حکومەتە و لەناغدا سیاسەتی تاڵانکردنی کوردستانە و لەلایەن بارزانی و ئەردۆغانەوە داڕێژراوە. لێرەدا ئەمەوێت لێت بپرسم، ئایا بەڕاستی ئاگاد لە سیاسەت و دۆسیەی نەوتی هەرێمە یاخود ئاگاد لێ نییە وەکو پشتگیرێکی معنەوی بۆ حکومەتەکەی پارتی ئەڵێ ئاگادارم؟ ئەگەر بێ ئاگایت و ئەڵێیت ئاگادارم ئەوە ڕازگۆ نەبوویت لەگەڵ خەڵکی کوردستان و حیزبەکەی خۆتدا و پێگەی خۆتت بەکارێنە بۆ دەمکوتکردنی ناڕزایی لەناو حیزبەکەتدا، بوویتە هۆی پەردەپۆشکردنی تاوانێکی گەورە دەرحەق بۆ میلەتە چەوساوەی کە دایکت و باوکت و باپیرت و خاڵە هەمزە عەبدوڵڵات هەموو ژیانیان لە پێناویدا تەرخان کرد. هەروەها بوویتە هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی مێژویان لەکەدار بکەیت. هەروەها هەڵۆ ئیبراهیم ئەحمەد دەنووسێ ئەگەر ئاگاشت لە سیاسەتی نەوتی هەرێمە ئەوە هەر زۆر وێرانتر، کەواتە تۆ ئاگاد لە پلانی بارزانیە بۆ فرۆشتنی کێڵگەکانی کوردستان بە تورکیا، ئاگاد لە ڕێکەوتنی 50 ساڵەی تاڵانکردنی غازی چەمچەماڵە، کەواتە تۆ ئاگاداریت کە هەر بەرمیلە نەوتەی کە ڕەوانەی تورکیا ئەکرێت چەند دۆلار ئەچێتە گیرفانی بارزانیەوە و چەندی ئەچێتە گیرفانی ئەردۆغانەوە. ئەگەر ئاگاد لەم هەموو وردەکاریە و تا ئێستا بێدەنگیت ئەوە ئیتر هەرگیز نەڵێیت نەوەی ئیبراهیم ئەحمەدی، ئیتر بەوانەوە بنازا کە بێوچان پشتگیری لە بەرژەوەندیانەکەیت. قوباد تاڵەبانی جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمیش لە سەر نووسینەکەی هەڵۆ ئیبراهیم ئەحمەد بەناوی قوباد و دۆسیەی نەوت پەیامێکی بڵاو کردوتەوە و ڕای دەگەێنێت حەز ناکات وەڵام و وەڵامکاری بکەوێتە نێوانیان و دەژڵێت بەم نزیکانە خۆمان پێکەوە گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین و کەسی ژنان و پیاز بەو بابەتەوە نەخوات. هێزەکانی سووریای دموکرات خۆناغی سێمی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی دەوروبەری شاری